ئەمانەوە یەکلای بێتەوە کە ئێمە سەرانە سەر نین ئێمە خەڵکی کاسبین. ئەمڕۆ ئەلوە تازەکەی پێنجوان کرایەوە لە قەزای پێنجوان کە ئەلوەیەکی مۆدرنە و لەسەر شێوازێکی نوێ دروست کراوە. ئەم ئەلوەیە هەر لە دروستکردنیەوە گلەی ئەوە هەبووە جوتیاران باز لەوەکەن ئەم ئەلوە زۆر بچووکە بۆ شوێنێکی وەکو قەزای پێنجوێن. لەگەڵ ئەوەشە باز لەوەکەن کە هەتاوەکو ئێستا خزمەتگوزارەکانی تەواو نەبووە بەڵام کراوەتەوە. جا منەمێ بۆ قسەی زیاتر قسە لەگەڵ کاگیوا بکەم کە سەرپەرشتیاری ئێرەیە هیوا سەرکانی. کاگیوا سڵاو لێبێت. سڵاو سەرچاوەکان بەخێر بێنێ. باسم لەوە کرد کە ئەم ئەلوەیە جوتیاران باز لەوە ئەکەن کە بچووکە شوێنەکە ئەو کشتتوکاڵی پێنجوان ناگرێت. لەگەڵ ئەوەشە خزمەتگوزارەکان تاوە نەبوو ئێوە کردوتانێتەوە. ئێوەکو سەرپەرشتیاری ئێوە چی ئەڵێن بۆەوە؟ قوربان هەوڵجار بەخێر بێن سەرچاو عەزیێتان کێشا تەبەن دەست و چاو خۆش بۆ پرسیارەکە حەزەکەم ئەوە ڕوونکردنەوەی بین لەسەرەوە. ئێمە مەساحی ئەلوەکە 25 دۆنم زەویە باشە دوو ساحەمانەیە ینی ساحەیەکی گەورەمانەیە لە پشت ئەلوەکەوەیە خەڵک هەرم ساحەی پێشەوە بینێت وازانێ ئەمەیە بەڵام نە زۆرینەی ساحەکانمان لە پشتۆیەکەن پێوترێ ساحەی شووتی تاوان لە هەموو قەزا و ناحەو شارەکانە شووتی بەجیا فرۆشە لە ساحەیەکی تایبەت بەخۆی هەیە و ئەمولەی تایبەت بەخۆی هەیە. ئێمەش ساحەیەکی گەورەمان ئێمە 25 دۆنم زەویمان هەیە بەدەستۆیە بۆ پرۆژەکە. چەند قاتعە؟ مەسەلەی قاتەکان 28 قاتعی تەواوکراومان هەیە هەر 28 قاتعیشە بێت تاوان باوە بە هەڵەوە نەگیرەکەڵم تەواوکراو لەگەڵ دوو بەڕادا بە مەساحی هەر بەڕادێکیان 275 متر دووجایە. کاگیوا سەبارەت بە خزمەتگوزاریەکان زۆری ماوە تەواو بێت؟ خزمەتگوزاریەکان ئەوەی کە سەرەکیە تەواو بووە بۆ نمونە کۆمەڵە دوکان و ئەوانەمان بەڕێ کردو بە کابینەی سیار بەڕێمان کردو بۆی پرۆژەکە کەم و کوڕێکی وای بەدارنوێت. زایدەن ئێمە لە پرۆژەکە لە مەسەلەی خزمەتگوزارەکە ناوەستین. ئێستا بەشی خزمەتگوزارەکەمان جیاکرێتەوە ئیشی لێەکەین. ینی بۆ نمونە مزگەوت و مەطعەم و ئەوەی کە بینای دوکانەکانە هەر هەمووی لە ئیشی لێەکەین و لە بەردەوامان لە ئیشەکەی شەڵاو بە زووترین کات تەواو بێت. کاگیوا لەم هەفتەیە دوو گربوونەوە دژی ئێرە کراوە. یەکیان دوێنێ ئێوارە بوو کە باز لەوە کرا ئێوە سەرانەوە یاخود با بڵێن ئێوە پارەتان وەرگرتووە لە بەرامبەرەوەی کە جوتیاران بەرهەمەکە ئەبەنە دەروی پێنجوێن. ئەوەی دووەم نیشان خاوەن کەپرەکان بوو کاڵە ئێوە ئەبێ کەپرەکان لابن بە بۆنیکردنەوەی ئێرە و زەرریان بەرەکەوێت. دەستخۆش جارێ ئەمڕۆکە بسمیلە ئفتتاحمان کردوێتەوە جەنابتان لێرن کە هیچ شتێک تیانە ینی تۆ پێشەوەی تاکەی تۆ سەرانەی چێسەنی ئەمە حرمەتم هەیە هەر ڕاز نییە ئەوە هەڵەگرین بۆ بەشی یاسا چونکە ئێمە لە ڕاستیە بۆ ناوزڕاندنی هەم ئێمە و هەم پرۆژەکە شتێکی زۆر ناخۆش بوو. سەرانە سندن لە خەڵکی کاسب نایە سەران سندن خۆی ئەو کەسە کە پێوتێ سەران سندن لە خەڵکی کاسب دەکرێتەوە ئەوە جێڵین بۆ دوای بۆ یاسا بە یاسا ئەمانەوە یەکلای بێتەوە کە ئێمە سەرانە سەر نین ئێمە خەڵکی کاسبین. یەک دوو مەسەلەی کەپرەکان ئێمە چەند کۆبنوویەکمان لەگەڵا کردووە وەکو پێنجوێنی ینی ئەم لەم پەیامی جەنابتان لەم مایکەی جەنابتان و دووپاتیم کردەوە دووپاتیەکەمەوە کە چیمان پێوتن هەتا ئەو نەوتمانە بە بەلاش وەرنە ناوی دەستان ماچەکەی ئەو بۆیە لێرۆپیانەڵم ئەو کەسانی کە لە کۆبنەوەکە بوون شایەتی ئەم قسە توانن بن بە بەلاش بێنە ئەم ساڵ بێنە ناوی بۆ ئەوەی سەری خەڵک نێشێنین کێشە بۆ براجوتیارەکان دروست نەکەین لە بینی ئێمە ئێوە با براجوتیارەکان زەرەر نەبێ. ئەم ئەلوە بەڕاستی مەسلحەتی براجوتیارەکانە ڕاست ئەوانی دیفاع لە نانی خوانەکەن بەڵام بۆ مەسەلەی براجوتیار ئەمە سەرکەوتووە بۆ لەبەر لە هەموو شارەکان ئەلوە هەیە ینی لە هەر شوێنەکە بەروبووم ساقە بێتەوە ئەلوەیە تەنها شوێن کە بێ کەپر لە پێنجوێنە باشە خێرە لە هەموو شارەکان ئەلوە فەلاح براجوتیارەکان سەرکەوتون بەروبوومەکانیان ساقە بێت و بژگرە ئیسفادەکەن لەخوا بەزیابە کە ئەلوەیە بەڵام لێرە ئەگەر ئەلوە بێ زەرەرۆمەرن نا بیزەبت ئەم وەکو شارەکانی تر وەکو قەزا و ناحیەکان ئەلوە ئیشەڵا بێتە مای سەرکەوتن بۆ براکۆلاکان. بە کورتی پێم بڵێ ئەم ئەلوەیە تازەترین ئەلوەیە لە کوردستانە بکرێتەوە چ شتێکی جیاوازیە لە ئەلوەکانی ترانە بێ؟ بە کورتی پێم بڵێ. وەڵا دیزاینەکەی جیاوازە مەسەلەی دیزاینەکەی جیاوازە ڕوبەرەکەی جیاوازە کوالێتی و کۆنتڕۆلەکەی جیاوازە کۆت جیاوازە بێ ئیشەڵا هەتا ئێستا بەروبوومی پێنجوێن خەریب و لەوان ناوی زڕا کە ئەلاساس بەروبوومێکە خەریکە کۆمەڵی خەڵک احترامەیە بۆ براجوتیارەکان دەرمانی زیادە و شتیەکەن بەڵام لێرە کە هاتە بەشی کوالەتی و کۆنتڕۆل ئەو ناوەش نامێنێ ئیشەڵا ئەو ناوە یەکلای بێتەوە بە قانجازی براجوتیارەکان.